دووبارە سڵاوتان لێبێ. ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا لە چ قۆناغ و زروفێک و زەمەنێکی خۆیدایەتی؟ ئایا نیشانەکانی سەرکەوتن لەم حیزبەدا بەدی دەکرێت یاخۆ نیشانەکانی بەرەو خواری و ماڵجیایی زیاتر دەبینین؟ باز لە ئینشقاقێکی تری ناو یەکێتی دەکرێت، باز لە ناکۆچی توندی نێوان باڵەکان دەکرێت لە ناو یەکێتیدا، باز لەوە دەکرێت کە ئێستا لە یەکێتیدا شتێک نییە ناوی یەکدەنگی بێ، ئەوەندەی فرەمینبەری و فرەدەنگی هەیە. ئەی لەسەر مەسەلەی سلەیمانی و تەسلیم نەکردنی پۆستی پارێزگا لەلایەن یەکێتیەوە چ هەندێک و چ پاساوێکی هەیە؟ بۆچی یەکێتی سوورە لەسەر وەرگرتنی پۆستی پارێزگا لە کاتێکە براوەی دووەمی هەڵبژاردنە؟ قسەکردن لەسەر پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەم کاتەدا لەگەڵ پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بجووتنەوەی گۆڕاندا، هەموم قسانە دەکەین لەگەڵ کۆمەڵی پرسیاری تر بە میوانداری بەڕێز لەتیف شێع عومەر، ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس ناکەین. مسپاسی واکەم. کاک شێخەکەرە و پرسیارە لە بەڕێز بکەم سەرەتا، یەکێتی ئێستا لە چ قۆناغێکی خۆیدایەتی؟ قۆناغێک وەکو لە میدیاکانی خۆتانەوە باز دەکرێت قۆناغی هەستانەوە و گەشانەوە و ئەستێرە گەشی یەکێتی یاخو قۆناغێکی ماڵجیایی و فرەمینبەری؟ یەکێتی لەبەر زۆر هۆ لە یەکێ لە قۆناغە هەر درەوشاوەکانی خۆیەتی وەیەکێتی ئێستا بەشێ لە مێژووی خۆی دووبارە ئاکاتەوە وەزیموویە کاتەوە وە خۆی پێناسێنێتەوە بە جەماوەرەکەی. ئەگەر قسە لەسەر بەهێزی حیزبێک جەماوەرەکەی بێ، ئەگەر قسە لەسەر بردنەوەی دۆڕان بێ لە هەڵبژاردنە، ئێمە لە هەڵبژاردنەکانە بە هەموو قیاسێک بردومانێتەوە بەراورد بە پێش خۆمان، بردومانێتەوە بەراورد بە حیزبەکانیکە. و ئێستاش لەم هەلومەرج سیاسی و سەربازی لە کوردستانایە چانسێکی مێژووی بۆ یەکێتی هەڵکەوتەوە دیسانەوە کە سەرفرازیەکی گەورە بدەستبێنێ بە درێژایی 100 کیلۆمەتر دیفاع لە کوردستانەکە، دیفاع لە کوردستانەکە بە حکوومەتی هەرێم و بەناوچەدا بڕێنەوەکانەوە، دیفاع لە کیانی سیاسی کوردەکە، دیفاع لە هاوڵاتیانەکە. ئێستا کە من و تۆ بەقات و بووین باخودانی شوین لێرە لە ئێنارەتی قسە ئەەکەین، خەمێکمان نییە، ترسێکمان نییە، نیگەرانێکمانەیە بەشێکی زۆری گەڕێتەوە بۆی کە پێشمەرەکانی کوردستان لەوانەش پێشمەرەکانی سەر بە یەکێتی لەناو حکوومەت و لەناو غێری حکوومەتە لە هێزەکانی هەفتاوە بگرە بۆ هەموو هێزەکانی تر دیفاع لە کوردستانەکەن. بۆ دەڵێ هێزەکانی یەکێتی لە کاتێکە ئەوە باسیەوە دەکەن کە پێویستە پێشمەرگە یەک بگرێتەوە و پرۆژەتان هەبووە کە هێزەکانی پێشمەرگە لە سنووری یەک وەزارەتە یەک بگرێتەوە. ئێستا بۆی وا دەڵێ لە بەرەوەی وەزارەتی پێشمەرگە لای ئێوە نییە؟ نه، من بەس بۆ ئەسبابی نەزەری ئەڵێم کە هەموو کەسێک زانێ بەشی لەو پێشمەرگانی سەر جەپەکانن ئەگەر لە حکوومەتی شابن پێشمەرگن بە ئینتیما بۆ یەکێتی و بەشێ بوون لە هێزی و لە فەرماندەی یەکێتی چوون لە هێزەکانی هەفتای و لە هێزی گرتوەکانی شاماونەتەوە بێجگەلەوەی کە پێشمەرگەی دێری لێیە، خۆبەخشی یەکێتی لێ، کۆمیتە و مەڵبەندەکانی یەکێتیشی لێ، سەرکردەکانی یەکێتی لێ کە لە وەزارەتی پێشمەرگەنین کە قیادی شەڕەکانەکە. باشە کاک شێخ، هەمیشە وا دەڵێن، هەمیشە دەڵێن یەکێتی لە قۆناغی درەوشاوی خۆیەتی، هەمیشە لە قۆناغی گەشانەوە و قۆناغی ئەستێرە گەشی خۆیدایەتی، بەڵام لە ناو یەکێتیشدا فرەمینبەری هەیە، باڵی هەیە، تەنانەت پێشتۆ ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بەم نەسەوتی ئێمە احتیرامی فرەمینبەری و فرەباڵی دەکەین لە ناو حیزبەکەتانە. ئێوە یەک ماڵ نین، ئێوە هەر یەکەتان لە ئاوازێک دەخوێنن، بە قسەکەی ئەندامە سەرکردایەتی پارتیش وا دەردەکرێت. یەکەم هەموو وەختێک ناڵێن یەکێتی لە گەشاوەترین مێژووی و قۆناغی خۆیەتی زۆر کات بووە و تومانە مەشاکلی گەورەمان هەیە و یەکێتی تووشی قەیران بووە و یەکێتی شکستی هێناوە لە بوارێکە لە بوارێکی ترا هەمیشەوامان نەوتووە. ئێستا وا ئەڵێین وەختی کە ژوامانوتووە زۆر کاتی کە ژوامانوتووە لە وەختەیە وا ئەڵێین کە سەرکەوتنی گەورە شانازی گەورەمان بنسیبە بێ، لە وەختەشا کە شکستێگەنین ئەڵین شکستمانێناوە، ئێمە لە 22 نوێوتمان شکستمانێناوە، لەوەش زیاترمان وت. لە دوای ئەوە سەرکەوتین ناومان نەنا سەرکەوتن وتمان بە ڕووسوری لە ئینتیخابات دەرچووی. بەڵام ئێستاش لەوەی بەرامبەرتان ئەڵێن ئەو سەرکەوتنێکی تەنانەت دوێنێ ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لەسەر فراکسیۆنی گۆڕان ئەڵێ ئەو سەرکەوتنێکە یەکێتی خۆی حەقە بڵێ پارێزگا بۆ ئێوە بێت چونکە سەرکەوتنێکی تەزویر بووە. ئەمە نەسی ئەو بوو. بەڵێ تەزویر و ناتەزویر ئەوە دەستگایەکە یەکلایەکات و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە محکەمەی تەمیسەیە قسەکردن لە زیاترەوە ناماقۆڵیە.
ینی کەواتە لاتان وایە ئەو سەرکەوتنە سەرکەوتنێکی خۆتان بوو هەستانەوەی خۆتان بووە بەدڵنیە هەر ئێمە لامان نییە هەموو دەستگاکانی کۆمیسیۆن و محکمەی تەمیزیش لای وایە زۆر باشە وڵا قسەیەکت کرد دەربارەی کاکێمنی هەواڵمان ئەم قسەی کرد بەنەسەن ئەڵێ ئێمە احترامی ئەو فرە منبەری و فرە باڵیە دەکەین کە لە ناو یەکێتیدا هەیە سوپاسیانەکەن احترامیەکەن هەر بێ احترامی بگرن غێریەوە چیەکەن ئەوە یەکەم دووەمی ژێمە احترامان لە زۆر شتیوان گرتووە لە وقتی پێویستیش احترامی پێویستمان گرتووە وەکو چی حەقیوان ئەوان چی احترامی چ شتێکەیە ئەوان احترامی فرە منبەری ئێوەیان کردووە ئەوە احترامی چی ئەوانتان کردووە من نامەوێت وەکو کۆڵەکەی ئاوڵای لێ بکەین ئەوانی شەقەوای لێ نەکەن بەڵام ئێمە لەم هەلومەرجیا زۆرمان احترام گرتوون لەم هەلومەرجیا منیش ناشمێ زیاتر لەمە بچمە تەفاصیل قسەکەی هەرەوەنگە هەڵاگرێ ئەوەی جوابتان لەگەڵ پارتیدا ئێستا لە چ دۆخێکدایە لە دۆخیشی باشە اتفاقی استراتیژی ماوە ئەوە بەم نوع ئەجواب نایەمەوە ماوەیان نەماوە بەس ئیتارێک هەیە ئیتارێکی پەیوەندەکانی ئێمە ڕێگەخا ئێستا ناوێنی اتفاقی استراتیژی ناوێنەی اتفاقی جنتڵمانی هەرچیشی ناوەنی ئێمە پەیوەندیی دوور درێژمان هەبوو لەگەڵ پارتی ئێستا ژۆ پەیوەندی بەردەوامە جیاوازیشمان هەیە و پێویستیشە جیاوازیمان هەبێ بەڵام لەبەر بەرژەوەندی خەڵکی کوردستان هەر لە سەرتاوە ئێمە وەکوێشتی قوربانیمان ناو دیارەیش پارتی هاتوتە پێشەوە و ئەمانەی ئوتارە گشتیە بپارێزین کە تایە بەرژەوەندی خەڵکی کوردستانە پارێزە ئێستا ئێمە جیاوازیمانەیە لەگەڵ پارتی وەکو جاران بەڵام ئیتارە گشتیەکە چوارچەوە گشتێکەش خۆی کردوینێتەوە لە زۆر مشتەرەکاتمان هەیە لەگەڵ پارتی باشە کاک شەخبەر لەوەی بچینە بەر پەیوەندەکانی یەشێتی ولایەنەکانی تر پرسیارێک لە ناو خۆی یەشێتی بە تێپەڕ نەکەین تۆ لە دوای یەشێتی ئێستا لە حاڵەتی باڵباڵێن و فرەمینبەریان نییە نەخێر من وام نەوتوە ئەڵێ یەشێتی بە درێژی مێژۆکەی ئێستا فرەمینبەری هەیە لە ناوچێتیان مینبەر نییە لە ناوچێتیان ڕای جیاوازێ مینبەرە بێ بە پەیڕۆ ڕێکخرێ ئەمە شتێکمان نییە بڵێ مینبەری جیاواز بەس بە درێژی مێژووی یەشێتی ڕێکخراوی جیاوازی تیا بووە ڕای جیاوازی تیا بووە بۆ چوون و ئاراستی جیاوازیش تیا بووە ئێستا بۆ چوون و ئاراستی جیاوازی تیای دەڵێ ئەم ڕای جیاوازە بوو وای کرد پۆستی سەر و کۆمار خۆتان نەتوانن ساغیکەنەوە بەنەوەکان هەر بەو شێوەی کە ساغیش کرایەوە هەر یاسایی بوو ینی نەچوین لە وڵەتی ئەجنەوی بۆمان ساخکاتەوە هەر فراکسیۆنەکانی خۆمان فراکسیۆنە کوردستانەکانێک لایەن کردەوە هیچ نەنگێکی تیان نییە بەڵام لە یەکێک لە ڕۆژنامەکاندا ئاماژە بە نامەی کاژێڕێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە کە وەش حاکم قادرە داوای کۆبوونەوەی بە پەلەی مەکتەبی سیاسی دەکات چونکە دەڵێ ناکۆچیەکانی هێرۆ ئیبراهیم ئەحمەد و بەرەم ساڵح بەردەوام و تونتر بووەتەوە بەڵێ من نازانم ئاگام لەو نامەیە نیە هەڵبەت وایە وانێ بەڕاستی من نازان من نەشم خوێنەوەتەوە بەڵام ناکۆچی لە بینی سەرکردەکانی ئێمە هەیە و هەبووە لەناو ئەندامەکانی ئێمەشا هەیە بەڵام مشتەرەکاتیشمان زۆرە ئەو شەوای بەڕێوەیە من وای نبینم بەڕێوە بێت پێم وانە بە جوابی یەکەمت بمەوە پێم وانە هیچ کەسێک سوود لە ئینشقاق بینێن نە لەسەر ئاستی دەستکەوتی حیزبی نە شخصی نە خزمەتیش بە کوردایەتیەکە ئەگەر هەبێت لەگەڵ هەموو ئەگەرێکا قسە هەیە ئەگەریشمان چانوی شتایکی لە سەوز نەبوو یعنی تەوەقع ناکرێت ئینشقاق ڕووبە ئەگەر هەبێت من بۆ ڕۆی ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبەکەتان کە لەیشێک لە گۆڤارەکاندا دەڵێت ئێمە لە مەودوع قبوڵی ئینشقاقی تر ناکەین بەڵێ من ئەوە وەڵام دێمەوە من بم لە جیاتی هەچی هێزێک کە بەتەمای ئینشقاق بینشقاق ناکەم لەبەرەوەی هەموو ئەسبابەکانی سەرنەکەوتنی ئینشقاقی لە ناوچێتیا مەوجودە ئێستا بە درێژی تاریخ ئەو هێزانەی لێچێتی جیابوونەتەوە فتراتی درێژ لە پێشەوە بەهێز بوون دوایی زعیف و زعیفتر بوون تا هەندێکیان هاتوونەتە ناوچێتی کەی کۆنگرە دەبەستن کۆنگرە من نازام کەیە بەسرێ بەس ئیرادەکە حازرە بۆ بەستنی پێتان وایە لە کۆنگرە تەصفیه حساباتی باڵەکانی ژەکرێت کۆنگرە بۆ تەصفیه حسابات نابووە بۆ نەمانی باڵەکان ئەیگرین چۆن بۆ نەمانی باڵەکان بە معنایەوەی بۆ ئەوەی لەسەر پەیڕۆ و بەرنامەیەک و شێوازێکی ئیشکردنی تازە ڕێکەوین کە هەمومانی تیاجێ بێتەوە بڕیار دەدەن سکرتێری تازە هەڵبژێرن لە کۆنگرەدا تا جەناوی ئەمە ڕێی منە بەس تەنیا ڕێی خۆمە تا جەناوی مام جەلال کە تەمەنی درێژە بە ئینشاءالله مێنێ قسەیەک لەسەر سکرتێری یەکێتی نیە تەنیا جەناوی مام جەلال سکرتێری یەکێتی بەڵام جەناوی مام جەلال دەتوانێت ئێستا لەناو پرۆسەی سیاسیدا وەکو پێشووتر کاریگەری هەبێت بە دڵنیاییەوە ئەوە نهێنی نییە ئێستا ناتوانێت و شتێکی تەبیعیش ئینسان کە وەزەی تەندروستی باش نەبێ نەتوانێت بەڵام ئەو ڕۆژنامەنووسێک دەڵێ بۆ لێ ناگەڕێن ئیسراحەت کە بۆ یەکێتی تەسلیمی کەسێکی تر ناکرێت لێگەڕاوین ئێستا ئیشەکانی جەناوی مام جەلال جێگرەکانی سکرتێری گشتیەکەن و مەکتەبی سیاسی دەستی کارژێڕێکە ئەوانی کە خۆیان بە جێگرە زانن بەڵام جێگرێکیان دەستی لەکانێکێشایەوە من ئێستا دڵنیانیم لەوەی کە
ئەو دەست لە کارکێشانی من خۆم بۆ خۆم دڵنیانی بە شخصی لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هەموو لایەکە کە ئێستش من خۆم دڵنیانیم ئەو وەکو جێگر ئەیکا یا وەکو جێگر نایکە بەڵام بار حاڵێکێتی ئیشەکانی ڕابڕێوە باشی. یعنی ئێستاش دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتیە؟ من بە جێگری ێزانم ئەو خۆی کیفی خۆتی بێ خۆی لە خۆی بپرسن. بەڵام ئێوە ئەوامری لێ وەردەگرن وەکو سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی؟ ئالێتێکێ جارێ ئەوامر لە ناوی چێتیە معنای ئەوامری حیزبێکی ستالینی نییە ئێمە بە ئیتفاق بۆ پێی جێگری سکرتێرە. بەڵێ ئێمە احترام لە ڕائەکانێکرد من بۆ خۆم هەرچی شتێک ئەو قسەی تیا کرد بێ احترام لە ڕائەکانی کرد. چۆن جێگری سکرتێرە خەنە بەردەمی هەڵبژاردننی لایەنەکانی ترۆ تا دەنگی پێ بدەن بە سەر و کۆماری یاخود سەر و کۆمار نەبێت. تێنەگەیشتم چۆن ڕێن جێگری سکرتێرەکەتان ئەگەر مادەم جێگری سکرتێری حیزبەکەتانە بۆ ڕێن بچێتە ناو هەڵبژاردنێکەوە پارتی گۆڕان یەکگرتو و کۆمەڵ دەنگی پێ بدا بۆی بێ بە سەر و کۆمار یاخود نەبێت. ئەوایە بە شێوازە لە شێوازەکان بە شێوەیەک جواب کرێتەوە کە لە مەکتەبی سیاسی جیان نەبووە ئەوە ئالێتیشکە دامرێ و ئالێتەکە بە ڕەزامەندی جەنابی دکتۆر بەرهەم و جەنابی دکتۆر فواد خۆیان بووە و من نەنجیشیتیان نیە ئەوانەی کە دەنگیان ناوە فراکسیۆنەکانی کوردستانین و خەڵکی ئەم وڵاتان و خەڵکی ئەم وڵاتە دەنگی پیاون هیچ شتێکیان پێم وایە شتێکی زۆر زۆر تەبیعی بێت. طبيعي لا يشتي كساني غير يشتي دنگ بابا بوستي سر وكمال كاستحقاق يشتي بوا استحقاق يشتي بوا بەڵام بەشی هەموو کوردە بەڵام پشت يشتي بەڵێ پشت یەکێتیە ئەی بەسەم لایەنەکانی ترەوەیانە کە ئەگەر بەیانی پۆستی جێگری سەرۆکی حکوومەت بەر پارتی کەوێت و ئەگەر جێگری سەرۆکی پەرلەمان بەرگۆڕانکە و پێویستی بەوە نەبوو هێزەکانی کاڵاکاتەوە ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەو فرەماڵی و فرەمین بەری ناوی شکە سوالەکاتوان استاقیت و یەکێتی وە کورچی زێر کردو لەوەی کە دەنگان لەسەر پۆستی سەر کۆمار چووە فراکسیۆنە کوردستانەکانەوە چیمان زێر کردووە و چ کەمیەک بۆ ئێمە ماڵجیایی دەرنەخست لە یەکێتیدا ماڵجیایی بەرامبەر بۆ هەموو هاوبەشی کە هەمانە لەگەڵ یەکترا مەسلەیەکی زۆر گەورە نییە. هاوبەشەکان کامانن هاوبەشیەوەی تاکو ئێستا ئێمە هەمومان بەیەکەوە منوەکو کادرێکی شێتی یەکی وەکو مەکتەبی سیاسیشی وەکو جێگر یەک هەدەفی مشترک کۆمانەکاتەوە ئێستش ئەمڕۆ هەدەفە مشترەکە دیفاع لە کوردستانە هەمومانی زیاتر و باشتر و جوانتر لە جاران کۆکردێتەوە بەیەکەوە لەسەر بەرەنگاری لەسەر کوردستان لەسەر ئەو ئالێتی ئێستا هەیە و بەرەنگاری و مقاومەت هیچ خلافێکمان نییە هەمومان لە جەپەی کەواتە کاشێغ ینی هەیکەلێکی هەرەمی هەیە لە ئێوەیە بۆ بەڕێوەبردن کەواتە جێگری یەکەمی سکرتێر کە کۆسەر ڕەسوولە بەسەر مەکتەبی سیاسیدا فەرمانڕەوایە بە حکمیەوەی پلێشی حیزبیە و دوایەوە کاژێڕەکانی مەکتەبی سیاسی و مەکتەبی سیاسی یاخود نەخێر وەکو ئێستا لە میدیا باز دەکرێت باڵێکی دەستڕۆیشتوو هەیە کەوتە حکوم بە یەکێتیەوە دەکات. ئەوەی من ئاگام لێبێ ئەو پرسانەی پەیوەندی هەیە بە منەوە وەکو ئەندامی سەرکردایەتی و مەسوولی مەڵبەندی سلێمانی هیچ شتێک بە تاکە کەسی و بە دوو کەسی بە سێ کەسی ناکرێت هەموو پرسەکان گرنگەکانیان لە دەسەی کارژێر لەگەڵ جێگرانی سکرتێری گشتیە لەگەڵ ئەو برادرانی کە یەکلاکرێتەوە بە ئەوانی پەیوەندی بە منەوە هەبێ منیشیتیا بن. کەواتە تۆ ئێستاشە سووی لەسەرەوەی دوو جێگری هەیە سکرتێری گشتی من لای خۆم تا لەبەرەوەی لە کۆنگریا هەڵبژێراوە من خۆی واحسێ بێکەم ئەگەر کاک دکتۆر بەرهەم خۆی بۆ نازانێ و خۆی ئازاد دەشتوان سوالەکە لە خۆی بکەن. کۆنگرە کێیە بەسرە دیسانەوە پرسیارە بکەمەوە بەم نزیکانە یاخود چاوەڕێ ئینشقاقێکی تر دەکەن اینجا کۆنگرە ببەستن؟ نه چاوەڕێ ئینشقاقیشکە ناکەین تاکو کۆنگرا بەستین چاوەڕێین ئەم هەلومەرجەیەک تەخفیف بێتەوە ئاسان بێتەوە چەند تەوجوهێکی ئەڵێ ئێستا دەست پێین بە ئامادەکاری من خۆم لەگەڵەوەیان کە دەست پێین بە ئامادەکاری بە زماعیدێکی محدد دانەنین نەباخوا نەکردە ئەم وەزعە چیە سەرپەرشتیاریەکە هیچ پێویست نییە هیچ تەوجوهێک کەسی سەرپەرشتیاری بکە لە ناویشێتی بۆ ڕێک چەندها کادری ئەمە هەیە چەندەمیش مەکتەبی سیاسی و حیزبە نامەیەکی نادۆ بۆ ئەنجومەنیەوە داوای کردووە کە ڕێوشێنی ئامادەکاری کۆنگرە سازکەن. تەبیعیە زۆر تەبیعیە سبێنێ منیش دەتوانم نامەیە بنێرم زۆر تەبیعیە ئەوانەی کە ئەمانەوەیە کە پێمان باشە ئێستا وەختی واتۆ ئامادەکاری بکرێ و ئەمە خلافی لەسەر نییە پێمانێت دوو کەس لە ناویشێتی یاسە خلافیان لەسەرەوە هەبێکە پێویستە کۆنگرە بژیرێ خلافەکە ئەگەر هەبێ لەسەرەوەی ئێستا بیگرین یا ماوەیشکە بیگرین و ئەوش مەسلەیەکی قورس و جەوهری نیە توانین اتفاقی لەسەر بکەین. مەڵبەندی سلێمانی بەڕێزە بەرپرسیت لەسەر چه باڵێک حسابە یان لەسەر یەکێتی حسابە؟ لەسەر باڵی یەکێتی یان هیچ باڵێک لەسەر هیچ باڵی حساب نییە؟ نا خۆتان ئەتوانی پێش ئەمە تحقیقی بکەن تەقریریشی سوحفی حاضر بکەن بزان لە مەڵبەندی سلێمانی باڵی یەکێتی یا باڵی یەکێتیتر. کەواتە باڵ نییە لە ناوی یەکێتیدا؟ بەڵێ باڵ هەیە لە ناوی یەکێتیە بەو مەفهومی کە باڵ بۆ یەکێتی بە مەفهومێکی تر ناوی حیزبەکانی کە ئاڕاستی جیاوازەیە هەر باڵی یەکێک سەرۆکایەتیەکە لە مەکتەبی سیاسی؟
بۆیە پێم وتیوتم باڵ لە ناویشێت یا بەمفهومی باڵباڵێنی حیزبەکانی کە نییە بۆ معنای ئاراستەیە تەوجواتی فکریە ممکنە بێ ئەمڕۆ من لە مەسلەیەکە تەئیدی لایەنێ بکەم لە مەسلەیەکە تەئیدی لایەنشکە بکەم ینی باڵێکە بۆی ینی ئەو باڵە بۆ یەکێتیە بۆ فڕینی یەکێتیە هەموو باڵەکان من نازانم قەزل لە فڕین چیە قەزم بۆ فڕینی یەکێتیە بۆ هاتنە ناو ماڵی خۆی واتە هەر کەسێکەوێ پشتی بەرکەوێ لە کێکەکە یەکێتی من حەزەکەم بەڕاستی لەسرم مۆزوعە قسەی بکەمە گەر یارمەتی بێ یەکەم شتی ئەوەیە کە هەمومان هەمووجارێڵێنەوە یەشێتی بە درێژای تاریخی خۆی کۆکراوی دژەکان بووە یەشێتی دژەکان بووە و تاکو ئێستا شێناوە خۆشە بووین ئێمە بمەوە ڕاش هاتوین و لەگەڵیشی ڕاتوین دەور و پشتەکانیشمان لەگەڵی ڕاهێناون و زۆر جاریش خێریشی تیا بووە دووهەمیانەوەیە کە هەموو حیزبەکانی کە بە دەرەجاتی جیاواز باڵباڵێن مەشاکل ناکۆچی نەگونجانیان تایە بەڵام لەبەرەوەی ئێمە زیاتر شەفافیتمان هەیەەوە ناو خۆمان و کەیسەکانی ناو خۆمان ئەگەین بە دەرەوەمان و دەرگامان کردوێتەوە هەموو دەرگاکان بۆ ئەعلام زیاتر تەرکیز و فۆکسەکە لەسەر ئێمەیە سێهەمیانەوەیە بەعکسی ئێمەوە حیزبەکانی کە قەڵای گەورە و گردی گەوریان لە دەوری خۆیان دروست کردو بۆ شاردنەوەی جیاوازەکانیان و ئەمڕۆ بێیاسبەی کە ئەمە پێرار و تومانە چەندمانی لەمە پێش دەرکەوتووە هەموو حیزبەکان جیاوازەکانیان دەرەکەیە ئێستا ئێوەی بینن یەکگرتو جیاوازی تایە کۆمەڵ جیاوازی تایە پارتی جیاوازی تیا بۆ تیاشایەتی گۆڕانیش بینیتان کە چۆن سەری مەنجەڵەکەی نابوو ئێستا کە هەڵیان نایەوە سێرمان کرد جیاوازی حاضر کە زۆربیان مێژوەکەی بۆ 4 ساڵ لەمە پێشەگەڕێتەوە و خۆیان ئێستا ئاڵێن لەبەر ئەوە نەمانوتەوە بۆی نارەکانمان پێخۆش نەبن ئێمە ئەو وەختامانوت ئەمانوت ئێوەش هەموو دەردەکانی ئێمەتان هەیە بەس ئێمە ئەوەمان دیارە کەواتەوە شەفاف بوون لەوەی جیاوازەکانی خۆتان بوتووە بۆ میدیا ئەو لایەنانی تر جیاوازەکانیان نەوتووە میدیاکانیش فرۆشیان لەسەر ئێمە بوو ینی میدیا بازاری بە ئێوە گەرم کردووە ئاها ئێستاشی لەگەڵ بێ زۆر باشە بەڵام حیزبێکە زیاترین سەرکردەی بۆ میدیاکان قسەیان کردەوە زیاترین سەرکردەی باسی ئینشقاقات و باسی لێکترازانی و باسی ماڵچیاییان کردووە لەناو یەشێتیدا واتە سەرکردەکانی خۆشتان بەشێک نەبوون لەوەی کە ئەو ڕۆجیاوازە ئەو ماڵجیاییە بخەنە سەر لاپەڕەکانی میدیا من لەسەر یەک شتیان اتفاق نیم لەگەڵت ئەوەی کە کەس زورەتیەوە ناکە باسی ئینشقاق بکات لە ناویشێتی ئاژگاری لەناو خۆمانە من بە لەناو خۆشمانە نەمبیستووە بۆ میدیاکانیش نەمبیستو ئەوانی کە ڕاست ئەوانی ڕاستن واتە ئەم فرە مینبەریە وای کردووە فرە مینبەری ئەعلامیش دروست بێ بۆ ناویشێتی من نازدوانم ئەو حکومانی توێڵی هەمووی بۆ بسەلمێنیمانی سەلمێنم بەڵام ئەتوانم پێ بڵێم کە ڕای جیاوازت هەبوو شەفاف بووی ڕاکانیش دەگەێنی بێ ئەعلام جەناب بە دوو کۆندامیشی سەکرداتی و ئەنجومەنی سەکرداتی شەکلە و پرسیارانی بۆمان هاتووە بوو دەڵێت ئێوە بەم نزیکانە مامجلاتان بینیوە ئێمە نازانم چین بەس من نەمبینیوە ئەنجومەنی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتیش نەمبیستووە بە ڕسمی ئێمە بچین بە ئەوە بینین باشە ڕاستەکەی من ئەمەیە زیاتر لەسەرەوە بڵێم من خۆم شخصی خۆم تەندروستی جەناوی مامجلالم لام شتێ لا مهمترە ئەوەی کە دڵنیاین لەوەی تەندروستی باشە و بەرەو پێشەوە ڕوە ئەو بێوێت و مەبەستی بێ چ کەسێکی مەبەست بووە لەو وەختەیە بینیوێتی دیارە وەختێکی ژیەت کە ئێمە بینی و غیری ئێمەش بین یعنی ئەتوانێت بێتەوە ناو پرۆسی سیاسی وەکو سکرتێر تەسەڕوف کاتەوە لە ئایندێکی نزیکدا من ناتوانم لە جیاتی دکتۆرەکانی و لە جیاتی خەڵکە نزیکەکانی کە ئاگادارین قسە لەو مەسەلەیە بکەم بەس هیوا خوازم کاک شێخ ئەگە بچینە سەر تەوەرێکی گرنگتر پەیوەندیتان لەگەڵ پارتیە ئێستا پەیوەندیشی دۆستانەیە یاخود پەیوەندیە کە بەرەو ئەوە دەڕوا لێکترازانی زیاتر دروست بێن فازڵ میرانی دەڵێت هەندێک هێز ئیستیغلالی گرانی بنزینیان کردو بۆ هێرشکردنە سەر پارتی من نازانم مەبەستی کاک فازڵ ئێمە بێ بەڵام تەشەمجاتی سیاسی لە بینی ئێوە پارتیا دەبینرێ بە ئاشکرا بە درێژی تاریخ هەر هەبووە لە بین ئێمە بەس مشتەرەکاتیشمان و زۆر بووە ئەوەیە کە ئێستا حکوومەت کۆی کردوینێتەوە اتفاقاتی سیاسی کۆی کردوینێتەوە جەنتڵمانی کە بەیەکەوە شەڕ و دیفاعکردن لە کوردستان کۆی کردوونێتەوە بەیەکەوە زۆر شت کۆی کردوێتەوە بەیەکەوە بۆچی جیاوازەکانە بینن بەڵام ئێستا تونتر نەبووەوە جیاوازەکان بە تایبەتی لە مەسەلەی شنگال و مەسەلەی جەلەولایە ینی لایەک لایەن ئێوە ئەوە تاوانبارەکەن کە بەشێک لە سەرگردەکەنتان ئەوەڵێن کە لە شنگالە پارتی شکستیە ناوە پارتی کشاوەتەوە بە هەمان شێوە لایانی پارتیش دەڵێ لە ناوچەی جەلەولا یەکێتی شکستیەنەوە واتە ئێستا تۆختر نەبووەتەوە سیرکە بە دیوێکە سێری بکەین شکاندنی هێزی پێشمەرگەی کوردستان لە هەر شوێنێک بێت بەجیا لە ئەسبابەکەی کە چییە شکاندنی کووردە هەچ کەسێ دڵی خۆش بێ بۆی کە لە شنگار هێزێک شکاوە و کورد شکاوە
غەدرەکە ئەمە غەدر لە ڕێی کوردەکە خۆتیان ئەگەر ڕێی حیزبەکەشتە. ڕێی حیزبەکەشمە ئەوی کە پێی خۆش بێ لە جەلولا ئێمە ئەگەر شکابین ئەو غەدر لە حیزبەکەی خۆی غەدر لە کورد غەدر لە کورداتێکە ئەگەر یارمەتی بە با ڕێی ڕسمی حیزبەکەی خۆمت پێ بڵێ ڕێی ڕسمی ئێمە وایە هەر شکستێک هەر کوونێ بێت جەپە شکستە بۆ کورد ئەمە جیا لە ئەسبابەکەی کاتێک کە شەڵا سەرکەوتنی گەورە بەدەست هات و سەرفرازی گەورە بەدەست هات و مەرامەکان هەمووی جێبەجێ بوو ئێمە ڕەخنە لە فڵان حیزبەگرین لە هێزەکەیە گرین لە جۆری ئیدارەکەیە گرین ئەو مۆزوعیشکێ ئێستا ئێمە پێویستمان بۆی لە هەموو وەختی زیاتر پێویستمان بە یەک ریزی هەیە و یەک ریزیەکە بەوە دروست نابێت تەنیا بە دروشم بە قسە یەک ریزیەکە بەوە دروست دەبێت کە من واز لە ئەسبابەکان بێنم تەرکیز بکەم بەسەرەوەی کە چی بکەین بۆ ئەوەی کە بەرەی کوردستان یەک ریزی بەهێز بکەین وەختمان زۆر ئەبێ دوایی بۆ گلەی و بۆ سکاڵا و بۆ ڕەخنەگرتن لە یەکتری و انتخاباتمان لە بەردەمای دوایی بەڵام ێستا ڕێیەکی تریش هەیە هەژمونی ئێرانی و تورکی لە ناوچەکەدا بەزەقی دیارە شتیوا هەیە ئێوە تعبیرکەن لە هەژمونێکی ئێرانی لە ناوچەکەدا ئەم قسێ زۆر وتراوەتەوە هەژمونی بەشی یەکەمی سوالەکە ڕاستە هەژمونی دەوڵەتی ئیقلیمی لە هەموو شوێنێکە و دەوڵەتە دنیاکان لە هەموو شوێنێکە هەیە و لێرەش هەیە بەس ئەوەی کە ئێمە محوەرێکی بین و ناومان محوەری ئێرانی بێ ئەمە تەنیا فەبرەکەیەکی نادۆستانەی سیاسی علامیە بۆ ئێستایشێتی کەوتۆتە بەر هەموو ئەو سنگەرانە لامو لایەکە وەکو لە قسەکانی تو دەرەکە لامو لایەکە و هێرشەک دێتە سەری هۆکارەکەی چییە؟ بە درێژایی مێژوویەکێتی قۆتە خەتەرەکە بووە ئەو قوتەی کە دەوری کاریگەر دەوری بنیادنەر دەوری دروستکردنی مێژووی هەبووە طبعاً خۆ خەڵک میوەی جوانە ڕنێ ناچێت بۆ میوەی گەنی و باش کاشێخ ململانەکان زەق بۆتەوە چەقی بەستووە لە ناو سلەیمانیدا بەڵێ وە سلەیمانی قوربانی هەموو ململانەکان بوو هەموو سیاسیەگەیەنی ئەم قسەیە دەڵێت سلەیمانی مەیدانی ساڵکردنەوەی ململانەکان بووە باش ئێستا پەیوەندیتان لەگەڵ زوتوی گۆڕانە لە چه ئاستێکدایە ئێمە پەیوەندیمان لەو ئاستەیە کاتوانین دانیشین بەیەکەوە بە سەراحەت قسە بکەین گفتوگۆ بکەین دانوستان بکەین ڕێگەکەون ئەبێ ڕێ بکەین ئەی بۆ تاسا ڕێ نەکەوتون تا سەرێک نەکەوتون لەبەرەوەی کە ئێمە بعدێکی قانونی هەیە مۆزوعەکە ئەوەیە کە لەم هەڵبژاردنەیە هیچ لایەکمان 50 زائیدێکمان نێنا حەڤە کورسیمان نێنا تا کوتوانین ئێمە بەتەنیا پۆستی پارێزگار یەک لایە بکەینەوە پۆستی پارێزگار ئەشار بە مافی خۆتان نەزانن ئێمە ئێستا لە هەموو کاتێ مافی خۆمان زیاتر ێزانین ئێستا لە هەموو بەڵام ئێوە براوی دووە من براوی یەکەم و دووهەم نێو پێی قانونەکە بە پێوەی کورسیەک ئێوە گۆڕان کورسێکی لە ئێوە زیاترە ئەو مەفهومە تۆ دائەنەیت یەکەم و دووهەم لە قائم پێی قانونەکە معامل لەگەڵ عملی دیموکراتیەکە خەڵک باسیەکە کە باسی 11 و 12 باشە 11 و 12 طبیعی یعنی 11 زۆرتر لە 12 یان 12 بەدڵنیایی و 12 زیاترە ئەی بۆ 12 زیاترە بەڵام یەکەم و دووهەمی تیانەیە بەپی قانونەکەی معامل لەگەڵ مەفاهیمەکانی عملی انتخابیەکەین قانونەکە پێمان ئەڵێ هەچ کەسێ 50 زائیدێکی یەنا حەقی ئەوەی هەیە کە پۆستی محافظ دیاری بکە غێری ئەمە ناڵێ تر تۆ کورسێکە زیاترە لە من ئەم دەڕۆژە تێپەڕ بێ ئێوە پۆستی پارێزگا ساخەکەنەوە لەم دەڕۆژە من هیوادارم وی شکم لەوانەی کە لەو هەواڵانەمان کامانەوێ هەوڵ بین لەم دەڕۆژایەک لای بکەینەوە ئێوە پۆستی پارێزگا وەردەگرن ئێمە هەوڵە دەین قەنەعەت بە برادەرەکانمان بکەین لە بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی کەش کە پۆستی پارێزگار بە ئەعتیباری زۆر حەقی ئێمە بێ چه ئەعتیبارێک یەکەم ئەعتیباریانەوەی کە وتم لەبەرەوە پێم ئێستا لە هەموو کات زیاتر سوورین لەسەر وەرگرتنی پارێزگا لەبەرەوەی ئێمە بە درێژایی 100 کیلۆمەتر ئیدارەی شەڕێکی دژی خەڵکی کوردستانەکەین ئەم ئیدارەیەکی عسکەریە ئیدارەیەکی سیاسیە ئیدارەیەکی اقتصادیە و ئیدارەیەکی نەفسیشە لەم وەختەیە ئێمە زەحمەتە بۆمان لەم وەختەیە کە عملیەکە عملێکی گەورە و بەربڵاو و بەرنامە و پلانی گەورەگەوریتیایە لەم وەختەیە ئێمە زەحمەتە بۆمان کە وە زەحمەتە بۆ خەڵکی کوردستان کەسێکی کە بێت پۆستی پارێزگار وەرگێ و هەموو ئەم عملیانە تووشی شکست و تووشی ناکۆچی و تووشی نەگونجان باشە خۆ ڕەنگە بەردەوام بێت لەم شەڕانەی بەرامبەر داعش ڕەنگە 4 ساڵ 5 ساڵی تر بخانێت کەواتە هەڵبژاردن دوعاکەوێت تا وڵات هەیە من نەبێتەوە وڵات دەبێتەوە بە شام شەکرە وڵاتی من شیرینترەوە بێ بە شیرینترین وڵاتە شیرینەکەی تۆش و منیش لە وەختی شەڕە زەحمەتە بۆ ئیشەڵا شەڕەکە بە قسەی تۆ نابێت زۆر کوردەخایەنی هۆ سەرکەوتنیش بەسەر داعشا بەدەستێنین بەس وڵاتێکە لە قۆناغی شەڕابێ بە زەحمەت
هەڵبژاردننی بۆ کرێ ئەمە قسەی منی قسەی عامیان کەواتە ئێوە 2 ساڵ بە 2 ساڵی شەفز دەکەنەوە کاتە 2 ساڵ پۆستی پارێزگا لای ئێوە بێ 2 ساڵیش لای گۆڕان بێ ئێم ڕاستیەکەی مقتەرەحێکە بوو بۆ 2 ساڵ بە 2 ساڵ لە وەختی خۆیان جێبەجێ نەبوو تاوا بوو کۆتایی پێ هات ئێستا ئێمە قسەکەمان لەسەرەوەیە چوونەتە شوێنێکەوە کە داوای ئەوواکەین وەل لە پێی شۆ داوای ئەوەمانە کرد کە 4 ساڵ لای ئێمە پارێزگا کەواتە لایەنە سیاسەکان وادیان پیاوە دەنگ بە ئێوە بەدا نەخێر لایەنە سیاسەکان موقفەکانیان وازەحە یەکگرتو کۆمەڵ لیستی خزمەت بە سوپاسەوە من جاریشکە لێرەوە سوپاسیان بکەم زۆریش سوپاسیان بکەم ئەوان یەکلایی بوون لەسەرەوەی کە نایەنێ بکەونە بەرداشی بینی ئێمە گۆڕانەوە ئەیانەوێ ئێمە گۆڕان و هەوڵێن و پشتیوانیمانەکەن و زۆریشیان کردو لەوەیە کە ئێمە بگەینە کاندیدێکی تەوافقی وەمە پێویستە هەموو لای سوپاسیان بکەین نەوەک جنیویان پێبین من لێرە ئەمەی ئیشارە بە شتێک بم لە وەختەیە ئێمە لە هەفتەی پێشوە تەرحیبمان کرد و بە سوپاسەوە پێشوازیمان لە مقتەرەحەکەی دیستی خزمەت کرد و بە هەنگاوی گەورەمان نیشان نابۆ پێشەوە کە ئێمە گۆڕان ناچارەکات هیوایەکمان نەمێنێ بە ئەکسەریەت و ڕێبکەوین مەچینە عەلامەکەی گۆڕان بەداخێکی زۆرە و هجوومێکی زۆری کرد سەر دۆستە قەدیمیەکانی خۆیان و پیشانیایەوە هەرچی لەگەڵ ئەوان نەبێت دنیا سپی و ڕەشە یابی لەگەڵ ئەوان بیا تۆ لەبەری دوژمنی بەداخێکی زۆرە ئەگەر گۆڕان نەهاتە پێشەوە و ئێوە پۆستی پارێزگاتان بە زۆری نە 50 زایدی وەرگر کە ئەکاتە حەڤە کورسی وڵافی هەر هێزێکە کە بتوانێت حەڤە کورسی بەدەست بێنە پۆستی پارێزگا بەبا بخۆی ناتە پێشەوە هەڵوێستان شیە بێ ئێمە لە پێشەوە لەسەر مجموعە مەبادی اتفاقمان کردوون بە لێک ناگەڕێنە دواوە یەکەم وتومانەکە ئێمە ئەمانەوەیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجومەنی تەوافقی بێ و هەموو ڕەنگەکانی تیا بێ و ئیستحقاقی انتخابی کرێ بە ئەساس و ئەتوانین ئێمە لەمەش زیاتر بکەین بۆ دۆستەکانمان کە لێرن لیستەکانی کە تاویزی هەندێشتی پێشوشیان بۆ بینەوە وتومان ئەمانەوەی نمونەیەکی جوانتر پێشکەوتوتر هەمە ڕەنگتر لە شوێنەکانی کەش پێشکەش بکەین لەسەر و ڕێی خۆمانین ئێمە لە بیدایەتەوە ئەمە لایەنەکانی ژێزان ئەگەر بە دوای دروستکردنی ئەکسەریەتەوە بووینایە ئەمانتوانی بە ناوعێنەوەکان ئەکسەریەت دروستکەین بە قەتعی بە دوای ئەکسەریەتەوە نەبووین باشە کاک شێخ کەواتە ئەم پۆستی پارێزگا پەیوەندی هەیە بە پۆستی ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕاپەڕینەوە ئێمە یەک پارێزگاین هەمومان یەک پارێزگاین پارێزگای سلێمانی کەواتە کە پۆستی پارێزگای سلێمانیش تاوەگە ئیداری گەرمیان شەر ئێوە سوورن لەسەری وەرگرتنی ئەم مۆزوع علاقەیە بۆ مێزەوە کە لەسەری دانیشی و اتفاقی لەسەرەکە واتان بە لایەنێکی ئیسلامی داوە کە پارێزگای هەڵەبجەی بنێ بۆ ئەوەی دەنگ با بە ئێوە وتم ئێمە دوای ئەکسەریەتەوە نیسە جوان لە ئێمەیە ئێمە بێژنەوەی وعدمان نیاوە بێژنەوەی نیاوە لەبەرەوەی پێدەدەن یعنی چۆن ئەم اتفاقیە دروست بووە هەموو لایەنێکی سیاسی بووە لەگەڵ لایەنێکی تر اتفاقی بە ئێمەیان تۆ دەنگتان پێدەین ئێوە دەڵێن تا دەڕۆژ هەوڵ دەدەین اتفاقیەک و هەوڵ دەدەین زۆرینەیەک بەدەست بێنی بۆ پۆستی پارێزگا من نەموت زۆر چ وعدێگەیان من یارمەتیم بە من با قسەکانی خۆم محکەمەم لەسەر قسەکانی خۆم کە من نەموت هەوڵی ئەکسەریە دەین زۆرترین بەدەست بێن بۆ پۆستی پارێزگا نەخێر وتم هەوڵین قەناعەتیان پێ بکەین بە هەموو لایەکان بە ئیتفاق بیکەین باشەوە دانیشین لەگەڵ گۆڕانە دانیشین لەگەڵ لایەنەکانی کە گۆڕان قەناعەتی نەکرد بەڵێ گۆڕان وەکو ئۆپۆزیسیۆن خۆی دەرخست و هاتە دەرەوەی معادلە سیاسەکە ئێوە چ وعد و زەمانێک گەیان بە لایەنەکانی تر خۆ لایەنەکانی تر لەبەر اختیاری دووهەم یعنی قسە کوردەکە لەبەر چاوی کاڵی ئەم حیزبەوە حیزب نەدەنگا بە یەکێتی نەدەنگا بە گۆڕان خۆویستی بە دەستکەوتێتیایە ئێمە بە یەکگرتو کۆمەڵ پارتی شتومانە دەنگمان بنیا دەنگمان نێنێ ئێمە ئەمانوێ چەپکە گوڵەکە دروستکەین و حەقی خۆتانە ئێوە لەبەرەوە نێ دەنگێن بە ئێمە حەقتان هەیە کە مجموعی پۆستان بەرکەوێت لەبەروی دەنگتان هێناوە حەقی خۆتانە کە مجموعی پۆستان بەرکەوێت و ئێستش دانیشین لەسەرەوە قساکەین باشە یەکێک لە ڕۆژنامە نووسەکان نووسێتی عیبە بۆ یەشێتی کە ڕێنادات پارێزگای سلەیمانی بیرێ بە هێزێکی تر بۆ باوەڕی بەدەستا و دەستکردنی دەسەڵات نییە لە کاتێکە ئێوە دەڵێن ئێمە مەفهومی شەراکەتی وەتەنی هەموو هێزەکان کە بەشداریکەن لە حکومەر و حکومڕانی کوردیا ئێمە دامان هێناوە بەڵام بۆ تاقیکردنەوەیەک ناکەن بۆ پۆستی پارێزگا نادەن بەلایەنێکی تر یعنی هەر خزمەت لەوا بینن پۆستی پارێزگا لای ئێوە بێ نەخێر مەسەلەکەوە نییە مەسەلەکەوەیە کە ئێمە وایە بین یەکەم دەنگی ئەوەنگەمان هێناوە کە تەهیلمان بکە بۆ وەرگرتنی پارێزگا وەکوانی کشکە وەکو گۆڕانیشکە دەنگی هێناوە ئەمن لە ئاحی قانونیەکەی دوو هەمیان ئێمە تەجروبێکی ناجەحمانەیە لە سلێمانیا پرۆسەکەمان بردووە پێشەوە وتومانە و یەکێتی ئێستا لەلایەن خەڵکی کوردستانەوە تەفیوز کراوە دیفاع لە
لە زمانی هێزی پێشمەری کوردستانە دیفاع لە کوردستانەکە و پشتیوانیشی جەماوەری گەورەی هەیە وەیشێتی لە وەزعێکایە لە وەزعی جەماوەریە لە وەزعی تەنزیمیە لە وەزعی عەسکەریە لە وەزعی سیاسی خۆیان لە شوێنێکایە کە تەهیلە بۆ قیادەکردنی ئەم میلەتە و بەڕێوەبردننی ئەم میلەتە لەبەرەوە حەقی خۆیەتی پۆستی پارێزگای لادێ. باشە کاکشێخ دانیشتێکی نێوان هێرۆ ئیبراهیم ئەحمەد و نەوشەوا مستەفا ئەمین پێویست نییە لەم کاتەدا بکرێ بۆ ئەوەی زیاتر ئاراستەکانی هەردوولان نزیک بنەوە. هەموو وەختێک پێویستە سەرکردەکانی حیزبەکان دانیشتن بەیەکەوە. ئێوە کوردلیژنەی مفاوەزات هەوڵتانەدا ئەو دوانە دیسانەوە دانیشتێکی تر بکەنەوە. ئێمە نین کە ئەو دانیشتانە ڕێگەخین. وەکو وەفدی مفاوەزاتی هەردوولا. بەڵێ نانا ئەو هیچی ئیشی ئێمە نییە ئەوان ڕێخین بە قەتعی. یعنی ئەوە قەرارتان بەدەستە خۆتان ناگەڕێنەوە بۆ سەر و خۆتان بۆ بڕیارەکان؟ بەڵێ گەڕێنەوە. چنەنگی لەمایە بەڵێ گەڕێنەوە هەموو جارێک ئێمە هامیشێکمان هەیە بۆ قەراران لە زمنیێوان مناقشاکەین کەشتێکی مویمی تیا بێگەڕین و مەکتەبی سیاسی و 5 دقه ڕێگاکەمان نزیکا گەڕین و قسەیان لەگەڵەکەین و ڕێی جیاوازە گۆڕینەوە لەسەر مەوزوع. کاشە لەتیف ئەگەر سەیری وێنەکانی یەکتری بکەن لە ئەرشیفی خۆتانە ئەبینن شان بەشانی ئەو هاوڕێ و هەواڵانەتان کە ئێستا لە بزوتنەوەی گۆڕانن هەمووتان وێنەی دێرینتان هەیە بەیەکەوە و چەندی ساڵ لە یەک بەرەیا بوون لە سەنگەرەکە. یعنی نێوانی یەکێتی و گۆڕان ئەوەنە درزی گەورەی تێکەوتووە نەتوانن ئیتیفاق بکەن نتوانن لە یەک نزیک بنەوە یان بۆ ڕۆژ بە ڕۆژ ئەم درزە گەورەتر دەبێ. ئێمە دوو حیزبی جاین هەچ کەسێ بە غێری ئەوە بڕوای وابێ و بە غێری ئەو بیر بکاتەوە خۆی تووشی وهمەکە. حیزب چییە؟ حیزب بەرنامەیە، ئاڕاستی سیاسیە، هەیکەلی تەنزیمیە، مووقفە. ئێمە دوو حیزبی جاین لەگەڵ گۆڕانە. ڕاستە مشتەرەکاتمان زۆرە، ڕاستە تاریخی کۆمانەکاتەوە تەسێ کۆمانەکاتەوە برادری یەکترین بەس دوو حیزبی جاین بە دوو ئاڕاستی جیاواز. بەڵام لەگەڵ پارتیتا حیزبێکی زۆر جیا بوون. بەڵێ بەڵام ڕێکەوتنامی استراتیژیتان کرد. ئەکید بەیەکەوە دابەزین لە ئینتیخاباتە هەوڵ تا دەنا سەرۆکی حیزبەکەی ئەو بێ بە سەرۆکی هەرێم. ئەوەی لەگەڵ پارتیا بۆ نزیکبوون بۆ ناتوانەوەنە لەگەڵ گۆڕانیشان حقەتی یەکەمە کە ئێمە ئەوە مسلمان کە دوو حیزبی جاین ڕێگاکە خۆشە بێ وەکو دوو حیزبی جیا ئیتفاق بکەین بەیەکەوە دانیشین بەیەکەوە پێک بین و ئاراستەیەکی لەسەر هەندێک مەسەلە ئاراستەی مشتەرکیشمانە بێت. چێ نیەتی نییە پێک بێن؟ مەسەلە من ناتوانم لە جیاتی کەس نێتی پێگاتن لای ئێمەوە زۆر بەهێزە. ناشتوانم ئیتهامی بەرامبەرەکەم بکەم بڵێم نیەتی نییە پێک بێ ئەو دیفاع لە بەرژەوەندی خۆیەکە و لەم مەوزوعە ئەو پی باشەکە پارێزگا لای ئەو بێ. پارتی ئێستا لەکوێی لعبەکەی ئێوەدایە؟ چۆن ڕوانێتە ئەو لعبەی نێوان ئەو شەڕی نێوان یەکێتی و گۆڕان لەسەر پۆستی پارێزگا؟ ئێوە سوورن گۆڕانی سوورە. ئەی پارتی مووقفی چییە؟ من ناتوانم دڵی پارتی بخێنەوە بەس ئەوەی کە پارتی بە ئێمە یاڵێ ئەوەیە کە هەوڵەدات کە ئێمە پێک بین. ئەگەر پێک نەهاتن ئەگەر پێک ناتن اختیاری دووەم دروستکردنی ئەکسەریەت. تەوقعکەن ئەکسەریەت دروستکەن؟ ئێمە بەڵێ هیوادارم پەنانە بینە بەرەوە ناچار نەبین شتی وا بکەین. من خۆم پێم وایە بەڵێ ئەتوانین. باشە کاکشێخ ئێوە کەستان نەخستۆتە ژێر پرسیارەوە مەسە بۆ نمونەم پۆستی پارێزگا ئەیرێ بە گۆڕان بەڵام ئەگەر هەواڵ ئەبوبەکر نەبێت من ئەمە لێم گەڕی بەیەک کەلیمە جواب بۆمەوە داوای هیچی کەم لێنەکەی لەسەر مۆزوعە. ئێستا لە هەموو وەختێک زیاتر لەم هەلومەرجەیە خەڵکی سلێمانی شایستەی ئەوەیە یەکێ بیبا بەڕێوە کە ڕابردوویەکی خەباتکارانە سەرفراز سەربەرز تێکۆشەری هەبێت. کاژەکەم نقطەیە دانی لێرە و هیچی کەم لێنە کەواتە لە لیستەکەیەوە ئەو کەسە هەیە کە بیبا بەڕێوە بەو شێوەیە بێ تکاکەم با لێرە دایخی تۆ لایەنێکی وروژان لە لیستەکەیەوە ئەو کەسە هەیە یاخود لە لیستەکانی تر ئەو کەسە هەیە یاخود بەستەنا لە لیستەکەیەوە کەسێک هەیە خەباتجێر بێ بن باسی ئەتوانی وەڵامیش نەیتەوە توانی وەڵامیش با وەڵام نێمەوە. زۆر باشە. ئێستا ئێوە پەیوەندیتان لەگەڵ گۆڕانە لە گرژیدایە. ئەم پەیوەندیە بەرەو باشی ناڕوات یان بەرەو خراپی زیاتر دەڕوات؟ من ناڵێم لە گرژایە. ئێمە لە حکوومەتی جێگریزی نیشتیمانی بەیەکەوەین ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هی ئێمەیە وەزیرمانەیە ئەوان وەزیرانەیە لە یەک حکوومەتە بەرنامەی پەیوەندیتان باشە؟ من ئەم مەفاهیمانە لە گرژیان نییە. ئێستا لە گرژیان نییە. بەڵام ئێوە ئەتوانین وەسایلەکان و کەناڵەکانی پەیوەندی و لەکتێگەیشتن و جۆگرتن لە یەکتری هەمانە و قەزەیەکی گشتی کۆمانەکات. بەڵام کاشە هەر یەکەتان لەلایەکەوە لیستێک دەرەخا فلان کەسی خانەنشین کرد هەر یەکەتان لەلایەکەوە لیستێک دەرەخا فلان کەس فلان پلە تەقاوت بووە یعنی ئەمە ناونانی گرژی ناوی بنین چی؟ بەڵێ سیرکە ئەوە تێکەڵکردنی ئەعلام کاوەشتەکان تێکەڵەکە سەر لە خەڵکی شێوێنێ ئەوەی مبادرەی کردووە لە مختەیە بۆ ئەوی ئەم مەلەفانە بجوڵێنێ ئەگەر بیڵی قسەکەم تاواکەم هەموو بەیەکەوە
ئەمە لەفانە جوڵی غەڵەتی کردووە ئەمە لەفانە پێویستی بەوەی لە ڕووی یاساییەوە بجوڵێنرێت جەناب تەقاعود بووی نایاساییە ئەتوانێت هەچ کەسێ اعترازی هەیە لەسەرەوە داواکاری گشتی هەیە پەرلەمان هەیە دەستەی نەزاهە هەیە و ئەتوانێت لە ڕێی پەرلەمانەوە لە چوە بیجوڵێنێ و ئەعلامیش لەگەڵیا ئەم مەسەلەی بجوڵێنێ بەڵام لە بەرامبەر ئەوەی گلەیە لە ئەندام پەرلەمانێک کراوە ئەڵێن شوێنەکەت خۆشە و لەم و دوا قسە ناکەی ئەو مەلەفێکی گەورە بۆی بیسەلمێنێت تاکو ئێستاش لە بەرەی معارەزەیە ئەگەر لە حکوومەتی شابێ ئەمە غەڵەتیشی گەورەیە ئەو کەسانش لای ئێمەوە کە بە دەرکردنی لیستی کە بەرامبەری هەر غەڵەتیان کردووە غەڵەتیان بە غەڵەت معالەجە کردووە قسە ئەساسیەکە ئەمەیە هەرچی لایەنێک پێی وایە ئێستا یا لە ڕابردووە هەچ مەلەفێکی گەندەڵی هەیە ئەتوانێت و ئێستا هەمووان لە حکوومەتین و لە پەرلەمانیان بەیەکەوە ئەتوانێت پەرلەمان بێنێتە سەرخەت دەستەی نەزاهە بێنێت سەرخەت داواکاری گشتی بێنێت سەرخەت لەسەر مەوزوعە و مەسەلەکە بێ بە قانونی بەحث کەواتە لە ئەمە مەلەفێکی قانونیە مەلەفێکی ئیعلامی نیە بەڵێ وایە لەگەڵ ئەوەیە من نەمەوێت چەند شتێک بڵێم ئەو مەسەلەی تەقاعودی کردن هەمووی بە ڕۆژی ڕوونا کراوە بەپێی یاسا کراوە بەپێی تعلیمات کراوە بە دزی و بە موامرە